ئێوەتان باش بینرانی بەڕێز لە بەرنمێکی تری ئەو دی و سنوور گفتوگۆ لەسەر ئەو پێشهاتە نوێیانکەین کە ڕوبەڕووی کورد و کوردەکان لە ڕۆژهات ناوەڕاست بوونەکەەوە. دوو ڕۆژی ڕابرتوو زۆرترین باسوخواسی میدیا جیهانیەکان لەسەر ئەو پشتیوانیان دەوڵەتێ بوو کە لە ناوەندە جیهانیەکان لە کۆنگرێسی ئەمریکا لە پەرلەمانی ئەوروپا لە وەزارەتی دەرەوەی زۆربەی وڵاتەکان بۆ کورد ڕاگەنرا یان هەندێک لە وڵاتان قسەیەکی تریان لەسەر کورد هەبوو. لیژنەی پەیوەندیەکانی کۆنگرێسی ئەمریکا لە کۆبوونەوەیکی تایبەتدا قسەی لەسەر ئەو پرۆژە یاسای کرد کە گراهام و تیمەکەی پێشکەشیان کردو بۆ پاراستنی کورد Save the Kids. بە تەنیشتی ئەمەوە لە پەرلەمانی ئەوروپا چەند پەرلەمانتارێک بە تایبەت کەسێکیان بە جلوبەرگی کوردیەوە جلوبەرگی ژنی ڕەسەنی کوردیەوە وتە گرنگەکانی پێشکەش کرد بۆ باسی لەوە کرد کە گرنگە کورد بپارێزین. کوردەکان شەڕیان بۆ ئێمە کرد با ئێمە شەڕ بۆ ئەوان بکەین. ئەمانە ئەو بەرەو پێشچوونانن ئێستا لە دۆخی کوردستان هاتوون تا ئاراوە. بە تەنیشتیەوە قسە و لە دوانەکانی هاکان فدان وەزیری دەرەوەی تورکیا کە خوێندنەوەی جیاوازیان بۆ کراوە تەنانەت حکوومەتی عێراقی باڵوێزی تورکیای لە بەغدا بانگ هێشت کرد بۆ ڕوونکردنەوە. ئەمانە مژاری سەرەکی گفتوگۆکانی ئەمڕۆمانە بن لەگەڵ دوو هاوڕێی بەڕێزم کاک ڕۆبین ڕەشوان لە ئەمریکا و هەروەها دکتۆر ئەحمەد سیروانی کە لێرە پێکەوە لە ستۆدیۆ بین. پێشەوەی کە بچمە لای میوانەکانم حەزەکەم گوێ لە پارچێک لە قسەکانی هاوڕێمان نادینا ماینزا بگرین کە دوو هەفتە پێشتر هەر لەم بەرنامەیە پێکەوە گفتوگۆمان لەسەر دۆخی کورد لە سووریا کرد، بەڵام دوێنێ نادینا لە ناو کۆنگرێسی ئەمریکایە ئەو چیرۆکانەی گێڕایەوە کە گرنگن و هانی ئەمریکەکانیدا کە پشتیوانی سەرسەختی کوردەکان بن و جارێکی تر کوردەکان بە تەنیا بەجێنێڵن. پێکەوە گوێبیستی بەشێک لە قسەکانی بەڕێز شرۆڤەکانی دەوڵەتی نادینا ماینزا بین. I did get an update this morning from Northeast Syria, and of course there's great hope. زۆر سوپاس بەڕێز ئەندامی کۆنگرێس. من ئەمڕۆ نوێترین هەواڵم پێگەشت لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و بە دڵنیاییەوە هیوایەکی باشمانەیە کە ئەم ڕێککەوتنە سەرکەوتوو بێت. بە دڵنیاییەوە هیوایەکی باشمانەیە کە ئەم ڕێککەوتنە سەرکەوتوو دەبێت. بەڵام لە ئێستادا حکوومەتی سووریا پاشەکشەی بە سەربازەکانی نەکردووە. پارێزگاری حەسەکە دیاریکراوە و بەرپرسیارەتی گرتوۆتە دەست، بەڵام تاوەکو ئێستا حکوومەت بەڕەسمی دامپێدانانی نەکردووە بۆ ئەو کەسەی دیاری کراوە بۆ پۆستەکە و وا پێدەچێت کە خەڵک هەڵبژێرن بۆ پۆستی جیاجیا بەبێ هیچ ڕاوێژێک لەگەڵ هەسەدا. هەروەها بەردەوامین لە بینینی ئابلۆقا لەسەر کۆبانێ کە لەم قۆناغەدا زۆر مەترسیدارە دەبێت ئاڵوگۆڕی بەندکراوان ئەنجام بدرێت کە ئەمەش هیچ ڕێکخستنێکی بۆ نەکراوە. قسەی ڕق و کینە و دەنگۆی بەردەوام هەیە کە ئەمە گرژیەکان زیاتر دەکات. هیوایەکی زۆرمان هەیە کە ئەمە ببێتە هۆی پاراستنی ئەو دەستکەوتانەی کە لە ناوچە کوردیەکاندا بەدەست هاتوون. لەبەر ئەوەی دەبێت ببێتە هۆی حکوومەتی سەرتاسەری کە بنیادنراوە کە هەموو کەمینە نەتەویەکان و کەمینە ئاینەکانی تیادایە و نێوەی سەرکردەکان ژنانن. ئەمە دەهێڵینەوە و هەروەها هێزە ئەمنیەکانی خۆیان دەهێڵینەوە کە باسمان کردن. هەروەها ئەم خاڵش کە بەڕێز ئەندامی کۆنگرێس ئاماژەت پێکرد لە جێ خۆیەتی چی لەم سوپایە بکەین. یەکێک لەو شێوانەی کا دەتوانین مامەڵەی لەگەڵدا بکەین ئەوەیە کە بهێڵین هێزە ئەمنیان ناوخۆیەکان بهێڵینەوە. لە ناو کەمینەکاندانین و لە ئێستادا کە من گەشتم دەکرد بە چەند بەشێکی سووریادا هەر سەرۆک شارەوانی کە لە پارێزگای ئیدلب دەمبینی سەر بە هەیئاتی تەحریرشان بوون. هەموو هێزە ئەمنیەکانیش سەر بە هەمان لایەن بوون. ئەمە ڕێگە سەلامەتەکە نییە بۆ هەنگاونان بۆ پێشەوە. یەکێک لە پێشنیارەکان کە کردم ئەوە بوو کە میکانزمێک دروست بکرێت بۆ ئەوەی چاودێری ڕێککەوتنەکەی سی کانونی دووهەم بکەین تا تایبەتە با لکاندنی باکووری ڕۆژهەڵاتی سووریا با حکوومەتی نوێوە. و باشتریشە کە هاوبەشە فەڕەنسی و بەڕیتانی و ئەڵمانیەکانی تیادا بن. ئەوان و توانە کە ئەم کارە دەکەن و جەختیان کردوتەوە کە کەسانی لێپرسراوی ئەو ناوچانە بهێڵنەوە وەک خۆی. چونکە دەکرێت لە ساتێکدا کە هیچ چاودێریەک نەمێنێت بە سەریانەوە هەموو ئەو کەسانە دەربکرێت لە پۆستەکانیان و کەسانی نوێ بهێنە ناوە
بێ ئەوەی کەس بزانێت بۆ ئەوەی ئەو هەمە چەشنیە ڕەگەز و ئاینیە بهێڵدرێتەوە کە ئێستا لە حکوومەتەکەدا هەیە. ناکرێت هێزەکانی سوپای سووریا بێنە ناو ناوچەی کوردەکان و ئێزدیەکان و ئاشوورەکان. تاوەکو ئێستا ئێمە حکوومەتی سووریامان نەبینیوە کە هیچ کام لە ڕێککەوتنەکانی لەگەڵ هەستەدا جێبەجێ بکات. بەڵام هیوای کارکردن هەیە. پێتان دەڵێم کە دەیانەوێت ئەمە کار بکات. بەڵام ترسی ئەوم هەیە گەر کۆمەڵگەی نێودەوڵەتی و ئەمریکا بە تایبەتی بەهێزەوە کار نەکەن لەسەر ئەمە لەوانەیە ئەمە سەر نەگرێت. What they build in these Kurdish areas because of کاک ئەحمەد بەخێر بێت. با بچینە تورکیا پێشەوەی کە باسی کۆنگرسی ئەمریکا بکەمەوە حەزەکەم ئەبدەیتێکی تازە لەسەر پرۆسی ئاشتی وەرگین. ئێستا ئێمە بینین قۆناغ بە قۆناغ و تا ڕادەیە گۆزم هەر لەم بەرنامەجای قسەمان کرد لەسەرەوەی کە تورکیای بێتیرۆر بەلای تورکیاوە وەکو استراتیجێک سیر کرا. پرۆسی ئاشتی لە دوای ئەم لە دوانانی هاکان فیدان کە ڕەنگە دواتر چرۆڤی لە دوانەکانی بکەین بەت لە چ قۆناغێکە ئێستا هێشتا مای دڵخۆشیە هێشتا گەریەوەی هەیە کە بەڵێ سلااو لێەوە لە بینەرانی کورسار سپاس بۆ ئەم دەرفەتە سلااو لە میوانی بە ڕێزمان لە ئەمریکاوە خۆشحاڵم بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە تەبان ئەوەی کە ئەو بانگەوازەی کە دەوڵەت باخچەلی دەستی پێکردو بە وەڵامدانەوەی ئەردۆ عەبدوڵڵا ئۆجەلان و پاشان چەکدانانی پەکەکە و هەموو ئەو کشانەوەی پەکەکە لە ئەو گەریلایانی پەکەکە کە لە خاکی تورکیایە بوون و هاتنەوە قەندیل هەموو ئەمانە کۆمەڵێک هەنگاو و کۆمەڵێک دەست پێشخەری زۆر باش بوون ئەنجام دران. لە ڕوانگەی پەکەکەوە هەنگاوی جدی نراوە جێبەجێ کراوە لە خواڵوەشانەوە لە کشانەوە لە خاکی تورکیا. ئێستا گەشتۆتە ئەو قۆناغی کە ئەو لیژنەی دروست کراوە کە پێوترێ مەجلیس کۆمیسیۆن و کۆمیسیۆنی پەرلەمان لە پەرلەمانی تورکیایە بە سەرۆکایەتی خودی سەرۆکی پەرلەمانی تورکیا و ئەندامێتی سەرجەم ئەو حیزبانی کە پەرلەمانتاریان ئەندامی پەرلەمانیان لە تورکیا هەیە بە گەورە و بچووکەوە هەموو ئەمانە دوای گفتوگۆ و تێڕوانینی زۆر دوای گوێگرتن لە سەرجەم لایەنە جیاوازەکان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕۆژنامە نووسان کەسایەتیەکان ئەوانی کە پێشتر تەجروبەیان هەبووە لە پرۆسەی ئاشتیا هەم لە تورکیایە لە باکووری کوردستانە هەم لە هەرێمی کوردستانە هەر هەموو ئەمانە گەڵاڵە کراون و ئێستا چاوەڕێ ئەکرێت تاوەکو بەهاری ئەمساڵ لە چوارچێوەی راپۆرتێکی تێر و تەسەلا پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان بکرێت. تاوان بڕیار بوو تا کۆتایی ئەم ساڵواتە تا مانگی 12 ببوورە تا کۆتایی ساڵی ڕابردوو تا مانگی 12 راپۆرتەکە پێشکەشکرێ نەکرا بەهۆی ئەم بارودۆخی کە لە سووریاوە هاتووە پێشەوە چاوەڕێکرا بۆ کۆتاییەک بەڵام ئێستا خراوەتە بەهاری ئەم ساڵەوە لە بەهاری ئەم ساڵا راپۆرتێکی تێر و تەسەل پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمانەکرێت لەم راپۆرتەیە تەوان چاوەڕێەکرێ ئەم راپۆرتە ناوبندێ با بڵین راپۆرتی ئاشتی یا راپۆرتی تورکیای بێتیرۆر یەکێک لەو ناوانەی لێ بندێ بەشێک لە هاوڕێیان گلەیی لەم نەکەنەڵێن بۆ تورکیای بێتیرۆر بەکارهێنی و هەر لە ئێسەوە ڕەوایەتی بە پەکەکە بە تیرۆرس ناسانی پەکەکەدی من لێرەوە ڕوونکردنەوەی بدەم من لێرە وەکو توێژەرێک ئەم قسەیەکەم ناتوانم لایەنداری بکەم بەڵێ با بڵین هەستێکم بۆ نەتەوەکەی خۆم هەیە وەکو کورد حەزەکەم سەرکەوێت و دەوڵەتشی هەبێ بەڵام وەکو چوارچێوەدانیا با بڵین مستەلاحێک دەوڵەتی تورکیا ئەم دەستەواژەیە بەکارێنێ بۆیە لەگەڵ پرۆسی ئاشتیا یا کۆمەڵگەی دیموکراتیا پێویستە ئەم دەستەواژەی تورکیای بێتیرۆرش بەکاربێنین جا ئێستا خێرا باسکەم قسەیەک هەیە کە دواخستنی ئەم راپۆرتەی کە لە مانگی 12 با بڵین نەگاتە بەهار ئەوەندەی کە پەیوەندی بە سووریاوە هەیە ئەوەندەی پەیوەندی بە جۆرێک لە جۆرەکان کشانەوەی حکوومەتی تورکیای لە پرۆسەکە وەکو بڵێ ئەوە لە سووریا تقریبان خەریکە مۆزوعی کورد و مۆزوعی فەککە چارەسەرەکرێ ئەوە تا هەوڵە دەین کە لە باشووری کوردستانی چارەسەری بکەین بۆیە با بڵێن خوێندنەوەیەکی ڕەنگە ڕەخنەگرانە بێ لەسەر ئەو هەڵوێستا بەڵێ ئەگەر بە کورتی پێم بڵێ کاریگەری تورکیا بەسەر ڕۆژاوای کوردستانەوە لە ڕاستیە پێشەوەی کاریگەری تورکیا بەسەر ڕۆژاوای کوردستان باس بکەین پێویستە ئەو حەقیقەیە بتامان لابێ وەکو کورد کە بەشێک لە سیاسەتوانان داڕێژەرانی سیاست و بەشێک لە چاودێرانی سیاسی لە تورکایە پێیان وایە پرۆسەی ئاشتی یا ئەوەی خۆیان پێڵێن تورکیای بێتیرۆر تەنها بریتیە لە چەکدانانی پەکەکە واتە لە ڕوانگەی بەشێک لە دەسەڵاتدارانی تورکیاوە پرۆسەکە کۆتایی هاتووە یا پرۆسەکە لە مەرحەلەی کۆتاییایە و ئەرکەکەش لەسەر پەکەکەیە قۆناغی دواتر کە بریتیە لە دەرکردنی یاسا و کۆمەڵێک شەکراوە نیە وەکو سێکشتن جیاوازەکانی تورکیای بێتیرۆر باسی جەماعەتی فتوڵا گوڵان نەکرا
لە ڕوانگەی تورکیاوە لە ڕوانگەی تورکیاوە ئێستا دۆسیی فەتحوڵا گوڵەن وەکو دۆسی پەکەکە نییە دۆسی فەتحوڵا گوڵەن لە ڕوانگەی تورکیاوە وەکو ئەوەی مەترسیەکی گەورە بێ بۆ سەر تورکیا و لەسەر سنوورەکانی خۆی بێ شتێکی وانە پێی وایە لە ناوخۆی خۆیان کۆتایی پێێناوە لە ئەمریکا و کۆمەڵی وڵاتی دیکەیە و گروپی فەتحوڵا گوڵە گروپێکی مەدەنین چەکیان پێ نییە بەڵام پەکەکە گروپێکی چەکدارە ئەومان لەبیر نەچێ ئەم ڕوانینەی دەسەڵاتدارانی بەشێک لە دەسەڵاتداران لە تورکایە وای کردووە بەڵێ هێواش بوونەوەیەک هەبێت لە مەسلەی ئامادەکردنی راپۆرتەکەیەوە ئەم راپۆرتە راپۆرتێکی تێروتەسە لە ئەبێ بەوردی ئیشی لەسەر بکرێت ئەم راپۆرتە ململانیەکی قوڵە لە نێوان ئەو دووبەرەی کە لە ناو دەسەڵاتی تورکیایان هەم لە ئاکپارتی و هەم لە لای دەوڵەت باخچەلی پارتی بزوتنەوەی نەتەوە پەرست کە پێیان وایە بەرەیەک پێی وایە پێویستە راپۆرتێکی تێروتەسەل بێت وە بە جۆرێک ئامادە بکرێت کە سەرجەم ئەو گروپانی ئەنقەرە بە تیرۆریستیان نەزانێت لە داعش لە فەتحوڵا گوڵەن لە پەکەکە لە هەرێکێک لەمانە بگرێتەوە لە مەسلەی دەرکردنی ئافوات و ئاسانکاری بۆ گەڕانەوەی ئەندامەکانیان بەڵام نەخێر گروپی بەهێز پێی وایە تەنها پێویستە چەکدانانی پەکەکە و وەگەڕانەوەی گەریلا و ئەو کەسانی پەکەکە کە لە ڕوانگەی تورکیاوە دەستیان نەبووە لە خوێنڕشتنی هاوڵاتی تورکایە تەنها ئەمانە بگرێتەوە ئەمە هۆکارێکە زایدەن دۆخی ڕۆژاوای زۆر باش دێمۆلات کاک ڕۆبین ئێوارە باش ئەگەر گوێ لە ئێمەیە حەزەکەم سەرنج بزانم دەربارەی ئەو گۆڕانکاریانەی کە ئێستا لە ڕۆژهاتی ناوەڕاست بۆ کورد هاتوونەتە ئاراوە و بە تایبەت ڕۆژاوای کوردستان و کۆبوونەوەی لیژنەی پەیوەندەکانی کۆنگرێسی ئەمریکا ئەو پشتیوانی دەوڵەتێکی کە بۆ کورد پەیا بووە لە دنیاە سەرنجی بەڕێزت پێمان خۆشە گوێمان لێت var baş beda xaba dengete nabis deng dubare dikir ana hacı dengete zor nasıl te min hani ne bu ist من گوێم لە بەڕێستا کاک ڕۆبین من بەباشی گوێم لە بەڕێستا گوێت لە من نییە جنابەت zor kemez zor tenagem çıkmış zanım tu kısadaki falan nabisin زۆر باشە دەمەوێت سەرنجت بزانم دەربارەی دۆخی کورد لە ڕۆژاوای کوردستان لە ئێستاە لە سووریا لە پاش ئەو هێرشانەی کە سوپای سووریا بۆ سەر ناوچەکانی ڕۆژاوای کوردستان دەستیان پێکرد ئێستا دۆخەکە چۆنە و سەرنجی جەنابەت لەسەر ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئایندەی کورد Kasiye en stegeçtim ez bersivatı yani çünkü ez nabisim dengete nabisim beda xaba ez dikarim beşim ku bu geri Kürt hem li Rojava و hem li Herêma Kurdistan başur konaqeke giringe ji ku esketin milleti Kürt dikarin ziyatır bin û dikarin kemtir bin yani asteke zor zor giringe taybeti jî Rojava ew vekî ezbûneke bilim ji ber ku êriş palamarî zext ser Kurda Rojava pirin esketinên 14-15 salî rûbiriyê bêjin xesareteke mezin e ziyaneke mezin e hemen deme de jî mata namnetewî Kongres Amerîkî gelê Amerîkî piştevaniyekî xurt nîşan dide bo Kurdan em dikarim bêjim konaqeke giring e lê Kurd dibîne ku dünya jî dibîne ku Kurd jî ne teniya ne dost û heval hewre zorin yani dikarim bêjim belku em bi qisa bikin ser daniştinê taybet ku dol kongresa civata nûnerin pêk hat belki em ziyatır qisa bikin yani ew nîşan dide çawa gelê Kurd weneyeke eksekê suretekî zor ciwan namezandiye li çav pêş alem pêş raya giştê cîhanî balan müşkile çi ye heta êsta Kurd netanin feyda istifade bikin feyda bikin sûd wergirin sempatî û hezkirdin û piştewanî Kongres Amerîkî jî ispat dike tiştên ku Rojava çedibe nerazî ye pêxweş niye ku gelê Kurd ve armanca êrîşan palamaran gelê Kurd destekleyen gelê Kurd rûbirî xeteriyê ne hadî kam bilê şara bilê colanê Kongres Amerîkî dilê colanê pitir colanê heta êsta wekî şara wekî colanê dibîne yani derfet û tuana zorin bo Kurdan dikarin karbînin
بەڵام حتا ئێستا من دەبینم دوواری دیپلۆماسی و سیاسەتە ناونەتیدا هەنێک کەمە کوری هەیە حتەنها نتوانن هێزۆخە بکار بێنن لە دانیشتری کۆنگرس هەلوەستا کۆنگرس ئەمریکی دوینی و چاوەرە جواتە سەناتۆران ژۆری بەرزتر یە کۆنگرس ئەمریکی جواتە سەناتۆران ژی داهاتەیەک نێزیک Save the Kurds Act yani peşniyara kanuni parastini Kurdan zindi bike yani doza Kurdi doza Rojava Taybeti doza Kurdi Kongres Ameriki Green digre o Kongres dili bo Serok Trump beko navi Serok Trump bine peş kumun pefhoş değil mi siyasete derbare Rojava'tın abi pefhoş niye siyasete ve derbare Kurdin Rojava mene hevbendi mene hevri mene Evvelbendi mene. Ama Salim Direş peki ve şer kırdı dici teröre. O ahlaki niye, etik niye ki em Kurda tenya behilin. Nabem Kurda tenya behilin, nabem behilin bu insafı cihadiyan. Jolani El-Kaideci 11 September'e bu Amerika. Bu hafıza Amerika'ya hevbeş 11 September, 11 İlone'ye. Debi var da baş, yani Kongres evvelde de inisiyatif despeçhari bile meydan bu Saraya spi, koşka spi ne hele, bu ton barak ne hele. Yani zor ereniydi benim. O Kurdin Rojava, o Kurdin başur. Yani deve konuya da çaranı soğan gerek nezike heve. Yani bavardıkım momento mevan delacı bavardıkım ve bahse Türkiye kötü. Çünkü ne demeyiz? Bahse Revşa PVJ'yle Türkiye çıkır. Yani de Karabadesten rayeden Karabadesten Türk eşkereye delenko Armanca doğal Irak'a. Yani hemen işte dokazın bu desketiye Kurdal Irak şibekli Armanca. Bırak hava devleti Türk vaha hızırdık ya. O nakşe ko biraz Erdoğan serip Romari Türkiye çensal böyle cevapta geçtiğine tebeyyük bir ders kırdı bu. O nakşe Rojava hatta başlıyor direjdi be. Kak Robin. Bırak hava. Dema revşeki xarab bu milleti Kürt çelebe beşeki Kürdistan'ı hem beş nikabın revşeki metresiye. Zor yani ben de benim Kak Robin. Rojava gerek neziktir gredayı. Eğer sarıncı düğüne kobunokey düğüne kongres deyin. Herama Kürdistan'ı o GPS'de GMT'ye ko hem aliye siyasi hem aliye diplomasi ve hem aliye ragahandır. Azmuneki zor çak dedim. Bu piştiri Kürdiyen Rojava bu gehandili denge bu alem. Yani Kürtsat Kanal 8 burada Kürdistan Bisuşar Ava TV roleki zor green drizim. Evci GPS'de GShabule Kürt veki netevek veki milletek hestikim. De fikrin gava davejin. Veleki zor çaktı da Washington'a. Kürt asteki Berlin'de veki netevek veki yek millet. Yani Rojava abin gel netev hamik nege mix bula. Tevle hebuya. Bes dema gelek veki netev hızır bitke او asteki berstire. O cihateji nırxeteji Berlin'de de dikarim beşim. Zor Amerika kısa telefondaki yaşabune ama kef hesantır da tanın yarmatı bu Kürdan. Yügram debinen eriş ekser Rojava Kak Robin حەزەکەم سەرنجت بزانم دەربارەی Kak Robin گەل لە منە برا seyredelim yani bu olsa destek Kurda Kurt'taki yani Revşa Kurda Kurt'taki bu Amerikişi velatin Avrupişi Kanadişi Avustralyişi kesin ki dokazın İsrailişi kesin ki dokazın alikariye Kurdan bıkın başlık karın alikariye Kurdan bıkın Rıheke netevi derketiye peş tegeştine ki hev beş hev part derketiye peş Revşa cihe şabune Ez naxwazim dirêj bikim pirse ez çavere pirse te bikim. زۆر باشە کاک ئەحمەد لە پرۆژه یاساکەی کۆنگرەسا هاتووە ئەڵێ حکوومەتی سووریا جێگەی متمانە نییە ئەم حکوومەتی سووریایە ینی باسی باگراوندێک کاکەوە کاک ڕۆبینیش باسی کرد باگراوندێکی جیهادیان هەیە بەشێک بوون لە ڕێکخراوی قاعیدە لە ڕابردووە ئێستا جارێکی تر دێتەوە بەڵام بەتەنیشتیەوە قسێکی هەڵێ سووریا کوردەکان لە سووریا ئەبێ لە دەستێوەردانی تورکیا بپارێزین باسی پرۆژه یاساکەکەم کە دوێنێش لە لەژنەی پەیوەندیەکانی کۆنگرس قسەی سەر کرد ئەگەر ئەم دوو قسەی پێکەوە ببەستینەوە ئەم پەیوەندی قوڵەی نێوان ئەحمەدە شەرع و تورکیا چەندە کاریگەری لەسەر ڕۆژاوای کوردستان بووە و ئەبێت بۆ داهاتوو طبعا ئەومان لەبیر نەچێت کە هەم سووریا هەم ئەو چوار دەوڵەتی کە کوردی تایە ئەوە حەقیقەتێکە لە لای هەمومان جێگیر بووە وەکو کورد کە
هەرچۆن دژایەتی یا دوژمنایەتی یا نەگونجاوی و ململانیان هەبێت دوجار لەسەر پرسی کورد هاوکار و هاوبەش و هەماهەنگە بن و ڕێئەکەون ئەمەش بۆ لەبەرەوەی مەسلحەتێکی هاوبەش هەیە لە نێوانیانە کە گەشەکردن و با بڵین فراوانبوونی نفوزی کورد لە وڵاتەیە مەترسی دروستەکا بۆ سەر وڵاتەکانی دیکە بە تایبەت تورکایەکێکە لەو دەوڵەتانی کە هەمیشە هەر گەشەکردنێک لە کوردی پارچەکانی دیکە وەکو مەترسیەکی گەورە بۆ سەرخۆی تەماشاکە بۆ لەبەرەوەی زۆرترین هەم لە ڕووی خاکەوە هەم لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە زۆرترین کورد لە تورکایە هەم لە باکووری کوردستان هەم لە ئیستەنبوڵی شاوەکو گەورەترین شارکە توانین بڵین لە خۆرەڵاتی ناوەڕاست و لە تورکایش خۆیە ئالەم ڕوانگەیەوە پەیوەندی تورکیا لەگەڵ ئەحمەد شەرع یا لەگەڵ سووریایە بۆ ئەوەیە کە هەوڵ بدەن کەمترین نفوز و دەسەڵات بەدەست کوردەکانەوە بێ لە ڕۆژاوای کوردستان و لە سووریایە ئەمە لەلایەکی دیکەوە ئەومان بیر نەچێکە دوجار فکری ئەحمەد شەرعیش فکرێکی ئیسلامیە و ئەوەیشی ئێستا دەسەڵاتدارە لە تورکیا فکرێکی ئیسلامیە وایە ئیسلامیەکی میانڕەوە و دڵنیانەوەی کە ئەوەی ئەنقەرە بەڕێوە ئەبا بە هیچ جۆرێ قبوڵی ناکە هەمان فکر و دەسەڵاتی دیمەشق و سووریا تورکیاش بەڕێوە ببات نەخێر ئەم فکری کە لە سووریایە هەیە کە پێوترێ درێژکراوی ئەلقاعیدە و ئێستا نەرمتر بۆتەوە یا هێزێکی ڕادیکاڵی ئیسلامیە ئەمە بە هیچ جۆرێ لە تورکیا جێی نابێتەوە ئەمە زۆر جار بەڕێز ئاڵتانتان باسی ئەکات کە کاتێک پرسیاری لێ ئەەکەن لە تورکیاڵێن ئایا تا چەند مەترسی هاتنەوەی شریعەت بۆ تورکیا هەیە ئەوی جوان جواب بداتەوە یانیڵێ ئیزمیرێک هەمومان ئەزانین ئیزمیر چۆنە یا کەنار دەریاکانی ئیستەنبوڵ و ئەنتالیا و هەر یەکێک لەو شارانەی دیکەی تورکیا کە لەسەر دەریان دۆخێکی تایە هەم خەڵکەکەی هەم زائیدەن ئەو گەشتیارانەی هاتوونەتە تورکیاوە بە جۆرێکە ئیمکان نییە کە شریعەت بگەڕێتەوە بووی بەو معنایە یا با بڵین هێزێکی ڕادیکاڵیش ناتوانێت بێت حکمی تورکیا بکات بەڵام دوجار لە چوارچێوەی سیاسەتە هەردوو دەوڵەت هەردوو لایەن وەکو دەوڵەت ئێستا ئەحمەد شەرعیش دوجار دەسەڵاتدارە و خاوەن دەوڵەتی سووریایە ئەم ڕێکەوتنیان هەیە لە پێناوی کەمکردنەوەی نفوزی کورد لە سووریایە ئەمە لە بەرژەوەندی ئەحمەد شەرع و سووریایە بۆ ئەوەی نفوزی کوردکەم بێتەوە خۆیان دەسەڵاتدار بە سووریایە لە هەمان کاتە لە بەرژەوەندی تورکیاشایە بۆ لەبەرەوەی لە ڕوانگەی تورکیاوە ئێستا لە سنوورەکانی باشووری تورکیاوە کە باکووری خۆرەڵاتی سووریاکە لە ڕوانگەی تورکیاوە هێزێکی تیرۆریستی بین القوسین هێزێکی تیرۆریستی حکومەکات لاوازبوونی ئەم هێزە تیرۆریستیە لە ڕوانگەی ئەنقەرەوە گرنگە و لە هەمان کاتە لاوازبوونی ئەم دەسەڵاتە کوردیە لەو ناوچەیە مانای ئەوەیە کە با بڵین کاریگەری کەمتری ئەبێ لەسەر کوێ لەسەر کوردی باکووری کوردستان و تورکیا زۆر باشە کاک ئەحمەد شەڕی ئێران و ئیسرائیل و ئەو ململانە توندەی کە هەبوو ئەو کاتیش زۆر باس لەوە کرا و تەنانەت بەشێک لە ڕۆشنفکرانی تورکیا ئەوانەی کە سیاسەتی تورکیا کاریگەریان هەیە باسییان لەوە کرد کە لە دوای ئێران سەرەی تورکیایە بۆ شەڕی ئیسرائیل و شەڕی ئەمریکا ئەم مەترسیە لەسەر تورکیا هێشتا ماوەیان لە دوای ئەم گۆڕانکاریی سووریاوە تا ڕادێک ئەهۆن بۆتەوە چکە مەبەستمە ئەو ببەستمەوە بە دۆخی کورد لە باکووری کوردستان بەڵێ بە دڵنیاییەوە سەری باڵین سەرە گەورەکە تورکایە ئەوەی لە جەنگی جیهانی یەکەمان نەیانتوانی بە تورکای بکەن ئێستا هەرچیان کرد بێ ئەیکەن نەک لەو ڕوانگەوەی کە بڵێن تورکیا بۆ نمونە ئیتر نوێنەرایەتی جیهانی ئیسلامی ئەکاو دینداریەکی ئایارە 24 و زۆر دژی ئیسرائیل و کۆکوێ نەخێر لەم ڕوانگەوەنە لە دوو ڕوانگەوە یەکەم لە ڕوانگە استراتیژیەکەوە تورکیا وەکو دەوڵەت ئیستەنبوڵیش وەکو پایتەختی گەشتیاری و ئەوەی کە ئیتر ناوەندی ئاسیا و ئەوروپایە یا ناوەڕاستی جیهانە خۆرەڵات و خۆرئاوا بە یەکێ و ئەبەسێتەوە بە تایبەت گەروی بۆسفۆر لەم ڕوانگە استراتیژیەوە خاوەن ڕەهەندێکی گرنگە چ بۆ ئیسرائیل چ بۆ ئەوروپا و یۆنان بە تایبەت کە دراوسی تورکیا و نوێنەرایەتی یەکێتی ئەوروپاکە چ بۆ ئەمریکا بە دیوی ئەم دیویشا بۆ رووسیا و سین و هەرێک لە وڵاتانی دیکە وەکو گەروی ئیستەنبوڵ پاشان ئێمە ڕێگەی گەشە پێدانمان هەیە دیسان بە تورکایە ئەڕوا لەو لاوە زەنگی زۆر کۆریدۆر ڕێڕەوی زەنگی زۆرمان هەیە ئەمیش دیسان لە دەوڵەتە تورکیەکانەوە دێت و دوادار بە تورکایە بەرهەم و کاڵا و پیشەسازی سین و خۆرەڵات ئەبەستێتەوە بەکوێ بە ئەوروپاوە ئەمە لە ڕوانگەی چیەوە لە ڕوانگە استراتیژیەکەوە لە ڕوانگە مێژوویەکەوە ئەومان بیر نەچێ ئیستەنبوڵ
لە ڕوانگەی ئێمەی مسلمانەوە ئازاد کراوە ئەم ئەگینا لە ڕوانگەی یۆنانیەکان و ئەوروپیەکان و ئیسرائیلیشەوە خاکێکی داگیر کراوە ئەوە حقیقەتێکە ئێستا ژیۆنان تەمەنای ئەوە کە بە ئاواتی ئەوە وەیە ڕۆژێک دەست بگرێتەوە بەسەر ئیستەمبوڵەوە چۆن بۆ نمونە ئێمە پێمان وایە کەرکک داگیر کراوە لەلایەن عەرەبەوە ئەو یۆنان و ئەوروپاش پێیان وایە لەلایەن مسلمانانەوە ئەو ئیستەمبوڵ و خاکی تورکیا داگیر کراوە لەم دوو ڕەهەندەوە گرنگە تورکیا و بەسەری ڕەمەکەی ئەزان و بەڵێ دوای ئێران سەرەی تورکیا بێت ئەوەش ڕەهەندەکەیە کە پرۆسی ئاشتی ئیشی لەسەرەکرێت زۆر باش جارێکی تر دێمەوە سەر باکووری کوردستان ئەم بابەتی پرۆسی ئاشتیە ئەوەندەی کە بۆ کورد لە باشووری کوردستان گرنگ بوو و دڵخومایی دڵخۆشی بوو دا ئەوەندە بۆ باکووری کوردستان و خەڵکی کوردستان لە باکوور لە تورکیا زۆر هیوادار بوون بەوە و تەنانەت لە چەندین شوێن مەراسیمی دڵخۆشی ساز کرا و کاتێککە پرۆسەکە گەشتە پێشەوە ئەم پرۆسەیە ئەگەرگریمان با بڵین جارێکی تر تورکیا لێک شایەوە مەترسی دروستە بێتەوە بە سەرگەلی کورد لە باکووری کوردستان ئەو مەترسیە مێژویانەی کە ئێمە لە سەدەی ڕابردووە ڕۆبەڕی بوونێتەوە بە دڵنیایەوە دروستە بێ تاوانەوەی بە جەنابتان بڵێم نەک تەنها لە باکوور و باشوور بەڵکو لە ڕۆژئاوا و لە ڕۆژەڵاتیش کوردانی ئەوروپاش هەمومان دڵخۆش بووین بە ڕاگەیاندنی ئەم پرۆسەی ئاشتیە تەنانەت زۆرێک لە تورکەکانیش یا با بڵێن بەشێک لە تورکەکانیش بە تایبەت ئەوانەی کە بوونەتە قوربانی ئەو شەڕەنەگریسەی سوپای تورکیا لەگەڵ کورد و پەکەکەیە هەیبووە ئەمانیش خۆشحاڵ بوون و هەنێکشیان ئاهەنگیان گێڕاوە بەڵێ ئەگەر دەوڵەتی تورکیا لە حاڵەتێکا بکشێتەوە یا با بڵێن لە چوارچێوە گشتەکە یا پرۆسەکە بە هەر هۆکارێک بێت تێک بچێت مەترسی گەورە بۆ سەر کوور دەبێت هەرچەنە مەترسیەکانی سەر ئەنقەرە و تورکیاش کەم نابن بەڵام دوجار مەترسیە گەورەکە بۆ سەر کووردە لەبەرەوەی لە ڕووی مرۆڤایەتیەوە وەکو ئینسان خەڵکی کورد هەموو چەکدار گەریلای پەکەکە کە زۆرینەی کووردە ئەوان قوربانی ئەدەن هەم لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە لە هەموو ڕۆکانەوە کورد قوربانیەدا هەتاوەکو پێش ڕاگەیاندنی دەست پێشخەریەکەی دەوڵەت باخچەلی و پاشان ئۆجەلان دۆخی باکووری کوردستان بووبوویەوە بە سەربازگە و پاشان باشووری کوردستانیش بەردەوام ینی سی هاو فڕۆکەی بێفڕۆکەوان تەنان گەشت بووە سەیسایق و هەڵەبجە و زۆر بە ئاسانی ئەیدا لە ئەو ئامانجەکانی خۆی بەڵامەوە لە دوای ئەو ڕاگەیاندنەوە الحەمدولایانی هیچمان نەبینی و نەبیستووە لە چەمچەماڵ لە هیچ شوێنێکی دیکەیە ئەمە خۆی بۆ خۆی گرنگە لە هەمان کاتە گەشەکردنی باکووری کوردستان ڕەبتە بە ئەمنیەتەوە هەتاوەکو ئەمن و ئاسایش لە باکووری کوردستانە بەرقەرار بێ کە ڕەبتە بە پرۆسی ئاشتیەوە بەردەوامی ئەم پرۆسە و گەیشتنە ئامانجی کۆتایی تەنانەت تورکەکانیش بازرگانەکان لایەنی دەوڵەتیش خۆی دێتوە بەرهێنانەکات دێت زیاتر ئاوەدانیەکاتەوە و ناوچەیە و خەڵکەکەیشی جێی ناهێڵن چکەوەمان لەبیر نەچێ ئێستا زۆر جارە و پرسیارەکرێ گەورەترین شار کە زۆرترین کوردی تیاابێ کوێیە نە هەولێرە نە بەغدادە نە سلێمانیە نە مەهاباتە نەخێر ئیستەمبوڵە بۆ لەبەرەوەی خەڵکی باکووری کوردستان بەهۆی ئەو گرژی و ئالۆزی و ناهەمواریانی کە لە باکووری کوردستان هەبوون ناچار بوون ڕۆشتونەتە ئیستەمبوڵ ڕۆشتونەتە ئەنقەرە ڕۆشتونەتە ئیزمیر تەنانەت ئێستا قەزامان هەیە هایمانە قەزای هایمانە بە کاملی یا لە ١٩٠ کووردە نزیکی ئەنقەرەیە بۆ لەبەرەوەی خەڵکی باکووری کوردستان کۆچیان کردووە ئەو دۆخەنە ئارامی دروست بۆ خەڵکەکە کۆچی کردووە دەی ئەم خەڵکە بە جۆرێ لە جۆرەکان تواونەتەوە لە ناو تورکەکانە بوون بە تورک یا با بڵێن لە کوردایەتیان پێوە نەماوە وەکو ئەوە نیە لە باکووری کوردستانە ژیا بێ و ناحقیشی ناگرم کابرا لەو ژینگەیە هەر ئەوەی پێکرێ بۆ کورد و کوردایەتەکەی خۆی لەبەرەوە کشانەوەی دەوڵەتی تورکیا لە پرۆسی ئاشتی یا تێکچوونی پرۆسەکە زیانی گەورەی بۆ کوور دەبێت و تەمەنای ئەوە ناکەینیت زۆر باش هاوڕێیان توانین بگەڕێنە لای کاک ڕۆبن یا زۆر باشە کاک ئەحمەد ئەو هێرشی کە کرایە سەر ڕۆژاوای کوردستان سوپای سووریا هاتە ناوە و تا ڕادەیەک با بڵێن ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانیش کە جۆرە جۆرەکان هاوپەیمانی کورد بوون ئۆکەیکیان دابوو بە دۆخەکە و دوجار ئەمە بینیمان کە چەندین هزار کەس لە خەڵکی کوردستان لە ژنانی کورد لە منداڵانی کورد لە گەنجانی کورد بوونە قوربانی چ لە حەلەب و چ لە ناوچەکانی تیژ لە کاتی شەڕ و ڕووبەربوونەوەکانە کە هەندێک ئامار باز لە 10,000 کەسەکەن هەندێک زیاتر کەمتر باز لە کوردان و قوربانیەکان بە چەند بە خەڵکێکی زۆریش ئاوارە بوو و تەنان ئێستش گەمارو لەسەر کۆبانەی بەردەوامە ئەم دۆخی کە لە ڕۆژاوای کوردستان هاتە پێشەوە یەکگرتوویەکی بۆ کورد دروست کرد کورد لە هەموو دنیا دەستیان کرد بە دەربڕین پشتیوانی بۆ ڕۆژاوای کوردستان و جارێکی تر داوای سەپۆرتی نەدۆڵتیان کرد
بەڵام ئەو کاتە قسەیەک زۆر تۆخکراوە کەوتیان دەلدوای ڕۆژاوا سەری باشوورە بەڵێ ئەمە بۆ 2 هەفتە پێش ئێستا بۆ 3 هەفتە پێش ئێستا تا ڕادێک تۆزێک با بڵین تێگەشتنی قورس بوو بەڵام لە قسەکانی وەزیر دەرەوەی تورکیا هاکان فیدان کە دوێنێ بە 3 ڕستەی جیاواز باز لە باشووری کوردستانەکە یەکەمیانەوەیە کە باز لە سەروەری خاکی عراقەکە کە چۆن پەکەکە با بڵین بۆتە مەترسی بۆ سەر خاکی عراق ئەوە قسەکەی ئەو بوو دواتر باز لە چەند شارێکی کوردستانەکە لە باشووری کوردستان کە گۆڕانکاریان بەسەرادێت ئەگەرچی هەندێک لە تێگەشتنەکان باس لەوەکەن کەوتێتی لە ماوەیەکی نزیکدا بەڵام ئەمە سەرنجت لەسەر ئەم دووشتە بزانم کە ئایا هەر بەڕاستی مەترسی گەورە لەسەر باشووری کوردستان هەیە لە ئێستاە ئەم پەیامەی هاکان فیدان چییە لەم دۆخەیە لە کاتێکە ئەوان لەولاوە خەریکی پرۆسی ئاشتین لەولاوە بە دوای ئاشتیەوەن ئەم خوێندنەوەی بەڕێزت بۆ قسەکانی هاکان فیدان تەمە ڕاستکردنەوەی بکەین ئەوەی من لی تێگەشتم ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپا هیچ وڵاتێک هاوپەیمانی کورد نییە بەڵکو سیاسەتێکی تاکتیکیانەیە تاکتیکیانەیە ینی لە ماوەیەکە لە ماوەیەکی دیاریکراوە بەهۆی هاتنەکای دۆخێکی سیاسی ئەمنی ئابوووریەوە پشتیوانیەک لە کوور دەکەن و دوای ماوەیە کارتەکە ئەکێشنەوە سەبارەت بە ئەو قسانەی کە کران چەند هەفتەیە لەمە پێش دوای ڕۆژاوە سەرەی باشووری کوردستانە و قسەکانی هاکان فیدانیش تاوان هەڵە تێگەشتنێک هەبوو لە قسەکانی هاکان فیدان نزیکەی ساعتێک و 40 دقیقە قسەی کرد من بە تەواوی گوێم لێ کرد لە تورکیەکەی ئەوەی هاکان فیدان باسیەکات من پێم وانە مەبەستی لەوە بێ کە سەرەی باشووری کوردستان بەو مانایە حکوومەتی هەرێمی کوردستان لە ناو ببرێت و باشووری کوردستان داگیر بکرێت نەخێر مەبەستی لەمە نییە بەڵکو ئەوەی هاکان فیدان مەبەستی بوو پەکەکەیە پەکەکە لە مەخمور پەکەکە لە سنجار پەکەکە لە قەندیل ئەوەی هاکان فیدان وتوێتی ڕاشکاوانە وتی هیوادارم ئەوانەی لە قەندیلن وەکو ئەوانەی ڕۆژئاوا ئاقلانەتر لەوان بیر بکەنەوە هەڵەی وەکو ئەوان نەکەن بەڵکو ئەقلانەتر بڕیار بدەن ئەمە قسەکەی بوو مەبەستیشی لە چی بوو مەبەستی لەوە بوو کاکە حقیقەتێکمانەیە ڕێکەوتنێک کراوە پێشوەخت سووریا بووە نوێنەری تورکیا بووە ئیسرائیل و کێو هەمویان لە فەڕەنسا ئاگداری ئەم دۆخەن و مەزلوم کۆبانی و ئەمانیش ئاگداری ئەم دۆخەن لە پێناوی چییە ئەم شەڕاکەی کە تۆ دڵنیایت لەوەی بۆ نمونە پێویستە بکشیتەوە ئەوانی کە پشتیوانی تۆیانە کرد هەمویان دەستیان لە پشت بەردا و پێویستە بکشیتەوە تەمەنەمە لە جوڵێکی هەبوو لە ئێستا تام قسێ چۆنتاراوە کێ پەکەکە بەڵێ هیچ جوڵێکی وای هەبوو کە هاکان فیدان ناچار بکاتم قسێ بکات لە ئێستا نەخێر نەنا پەکەکە هیچ جوڵەیەکی نەبووە هاکان فیدان جوابی پێشکەشکارەکە داتەوە پێشکەشکارەکە پرسیارەی لێەکە ئەحمەداکان پێڵێ بەڕاستیانی ئەحمەداکان ڕۆژنامەنووسێکی زۆر چالاک و لێزانە لە مەسلەی پرسیارکردن لە میوانەکانی سەرنووسەری ڕۆژنامەی حوڕیەتە تەنانەت پرسیاری چەکی ئەتۆمی لە هاکان فیدان کرد بێدەنگی کرد دەسانی هاکان فیدان هیچی نەوت لە مقابلەکەیە بە هەر حاڵ مەبەستی لەوەیە کە ئەڵێ پەکەکە پرۆسی ئاشتی هەیە تکایە پەکەکە تێکی مەدە کاڵێن پەکەکە تێکی نەدا ئەمە قسەی هاکان فیدانە قسەی من نییە یا با بڵێن تێگەشتنە لە قسەکەی هاکان فیدان بەو مانایی ئەوە ڕۆژاوای کوردستان باکووری خۆرەڵاتی تورکیا عراقی ئەمڕۆ باڵێزی تورکیای بان کردو بەڵێ باس لەوە کات ئەڵێ ئێوە تەدەخلی سەروەری خاکی عراقتان کردووە و ئەمە مافی ئێوە نییە بەداخەوە حکوومەتی عێراق غەڵەتی کردووە کە بانگەکە کە ئەڵێم غەڵەتی کردو بۆ مانایانی هەنگاوێکی ناوە بە ینی ئەمە ئەوەیە کە تورکیا داوایەکە تورکیا ئەوێ خۆیان پێڵێن کشکردماگیانی چۆنەڵی خوراندنیا دەستلێدانی ئەم کەسە بۆی بێتە ناو ساحەکەەوە هەرچەنە هاکان فیدان لە ڕوانگەی نێودەوڵەتیەوە منێڵێم نەگوەکو پشتیوانیەک بۆ ئەم کەسە لە ڕوانگە نێودەوڵەتیەکەەوە حقیقەتێکە لە کاکە گروپێک هەیە ئەمریکا بە تیرۆریست ێزانێت تورکیا بە تیرۆریست ێزانێ عێراق خۆ بە قەدەغەی ئەزانی بە تیرۆریستی نازانی بەڵام بە قەدەغەی ئەزانی ئەوە ئێمە تەواو لە تورکیا کردومانەتە دەرەوە فەرم و خاکەکەی توی داگیر کردووە ئەڵێ ئەمە سەروەری نییە کە تۆ هەتا خاکەکە داگیر کراوە زائیدەسەنجار و ئەوە کاک ڕۆبین ببوورە وابزانم لەسەر خەت هێشتماندەوە ئەمە سەرنجت بزانم دەربارەی ئەو پەیوەندەی کە لە بینی تورکیا و ئەحمەد شەرعا هەیە چونکە ئەو پرۆژە یاسایی کە گراهەم پێشکەشی کردووە و دوێنێ لە لیژنەی پەیوەندەکانی کۆنگرس قسەی سەرکرا لە پۆینتێکا باسی ئەوە کات کە حکوومەتی ئێستای سووریا جێگەی متمانە نییە جێگەی سیقە نییە ناتوانین متمانە بە حکوومەت سووریا بکەین و تەنیشتیەوە باس لەوە کاکە بێ دەستێوەردانی تورکیا بۆ ئازاردانی کورد لە ڕۆژاوا ڕابگیرێت سەرنجی بەڕێزت لەو بوارەیەوە بەێ تورکیا هەزێکی سەرەکیە لە سووریا
و د خودکردنا شرع و آنینا شرع و پسته ترکیه رول که گرینگ دلیزه یعنی لگل بریتانیا وکی انگزار تدیتین و ترکیه جی هزا خواجهی خوزه هرمی کو ریل بر شرع بگیره و حتی نهایش سیاست ترکیه گلک باندوره حتی بلکو تماشاوان و ببینه چند هفته بره الشامه جیبینک نالبرا حکومت دنکیر و گوهزکار و هسته ده بو و هر دو آلی قایل بو حتی که وزیر دربه اسد جبلانی دکبه جورو دبجه اف پیمان نابه پیمان هبه دواتر اشکره بو او به زخت ترکیه چه بو یعنی ترکیه پیشگیری دکه که نابه هر دو آلی لهب بکن yani Çafkan'ın jederin rojavajı tüm dolu. Türkiye aslında ki zor mezine belki Suri detanın lehev bikin, kayıl bin, rekabtin imza bikin. Zor caran Türkiye regre nahile. Le Washington'ı yani Serok Trump buhajı. Dema şarahat gotu bu peş kamera. Gotu bir ev serkaptürite Erdoğan. Yani Piroz Bahir tedekim serkaptürite kabra ve yani şara mebest. O kongres ve kitaşı baskı ekmemin. Kongres buhajı dema rehne şer'at ke hükümete demkiye Suriye'deki de hemen demedeci rehne Türkiye'deki. Çünkü düzanin ku heza sereki pişt ve revebriye demki Türkiye'ye o Türkiye hemi ajanda hemi karname hemi rojev eve Kürt mafi haber ne girin mafi haber netevi ver ne girin yani Türkiye düzüklemeye ki zor kurtu da tekoçine ki zor kurtu da ki peşigir be Kürt mafi haber ne girin Suriye yani beguman Türkiye aslında her mezine o ne tenele vekimin gabadini got ne tenele rojeva le hereme Kurdistan işte desketinin Kurdan dike Armanç le murok dikare beje eğer rola Türkiye neyini negatif ne bu ya desketinin rojavat berstirdi bu hatta nahayı hükümet Türkiye'de beje hükümeteki baş heye reva heye belam hezen Türkiye hatta istaşı Afrin'e dernek çüne ji Serikaniye dernek çüne ji Grespi tilabiyet dernek çüne bu Pırsaki sarıncıya keşif bu dernek yok. Madem hükümetteki kariger heye, madem iştike, madem peyviste Civat Ermanov TV piştavani bir de hezen Türkiye'çilik kimin Serikaniye. Çima gele Serikaniye Rasıl Ayn nıkara ve gele civarıka. Çima gele Grespi talabiyet nıkara. Çima bide hazaran Afrili derbederen avarene. Yani o nişan da rola ko Türkiye dilise zor roleki peşigere roleki neyeniye. Çünkü Türkiye hatta nahji hebuna Kurdan ve gefek dibine ve ki xaterik metresiye dibine hem le sinora khat khub nav Türkiye hem le Suriye o hem le İran o hem le Irak yani rol Türkiye'de o kongres Amerikacı raya geçti Amerikacı baş dibine yani Wall Street Journal Chen Rojbere gotarak belam kırdı bu gotarak sereki makale editör yani Wall Street Journal tuzanı ekmemin. Rojname sermaye muhafazakar Amerika'ya. O Trump'cı zor gringi pedi de. Yani Trump bu Wall Street Journal'nale fake news. Dedi biz ihtirama zor rojname ki başı. Var Wall Street Journal için birisi bu. Bu nuneri Tayyip Amerika vekip balyozi sefiri Türkiye kardıke. Ne bu berjevendi Amerika? Balan berjevendi Türkiye. Peş evlekariya men niştimani digre. Yani ev rehne ev hoşe Wall Street Journal bu kartine. Yani Armancı bu Türkiye ku Türkiye ajanda ferz dike leser Suriye zah güvaştım leser şar adike ku derbare mafi Kurdan nerm nebe mafi Kurda kabul neke yani o kabul kurdunuz zamane netevi malam ne zamane fermi Kurdi zamane ki neteviye yani statü ekmiye همیشه زخت گواشتن امریکا کنگرس امریکی رای گشتی امریکی پارلمان اروپی تایپتیش کنگرس امریکی زۆر باش کاک ڕۆبین حتی ئێستا بەڵێ دەمەوێت قسەت سەرنجێکت بزانم دەربارەی ئەو قسانەی کە هاکان فیدان دوێنێ کردوێتی هاکان فیدان لە تاستین چاوپێکەوتنیە باس لەوە کات کە باسی باشووری کوردستانەکە باسی پەکەکە ئەکات و ئەمە وای کردووە کە جۆرەکان تێگەشتنی جیاوازی بۆ هەبێتەنان حکوومەتی عراقی ئەمڕۆ باڵێزی تورکیای لە بەغدا بانگهێشت کردووە بەڵێن سەمۆنی کردووە
ڕاد لەسەر ئەو قسانە چییە خوێندنەوەی بەڕێزت بۆ کاریگەری تورکیا بەسەر باشووری کوردستانەوە بەسەر عراقەوە چییە؟ Türkiye vekî derûnî di rewşekê berz de xwe dibîne. Rewşekê berz de çinke dibêje Kurt du mang, se mang, çar mang salekê pêştir Kurt pêwîst bi Kurt hemî tevahiya Sûriye re îdare bikin. Yani heza Kurda diplomatik hebû, Kurt hevbendê welatên Rojavayî bû, hevbendê Amerîka bû. Belam hesta Kurt rewşa Kurda zor lawaz bûye. Ew aliyê derûnî, aliyê psikolojik Türkiye hızır dike di rewşekê zor baş daye. Niha hewil dide daxwazên Kurdan, destketinên Kurdan li perçeyê din jî sînordar bike. Yani yek jî niha başûr e. Taybetî jî Şengal zor giring e, stratejik e. Cihê ezdiyan, Kurdê ezdî. Yani ez li gel Şengal jî qisir dikim. Ezdî zor bitirsin. Zor bitirsin. Vijin niha heteşe, El-Kaide, Daesh geçtiye sînora Şengalê. Yani zindikirina îgirê xwe li Iraqê pêşî girtina destketinên Kurdan kurkirdinê nakokiyê navbera aliyê Kurdan li Herêma Kurdistanê yani na Tirkiye dibêje bila ezmûna Rojava bibe mînek bo başûr yani nizanim wekî din çi maye ku Kurd dikarin bikin yani Kurdên başûr hiç yar nebûne metirsî beraber Tirkiye her wekî Kurdên Rojava jî tim hewil didin peywendî çak be li gel Tirkiye böyle bes Tirkiye her tişt wekî bahane bikartîne niha jî dibêje rewşekê baş e Trump aliyê min e Erdogan dile min çi bikim Trump çav digire Tom Barak rafiqê min e hevalê min e hinek psikoloji ev yani pêwîst e Kurdê başûr bi hinek hişyar bûn yani Türk eşkereyê dibêjin yani misak-ı millî Sondo Müslümanî Helep حەزەکەم یەک کۆتا پرسیار ڕاستی بەڕێزت بکەم ئەو پشتیوانی کە لە ڕووی نێودەوڵەتیەوە بۆ کورد پیا بووە ئەوەی کە بڵێن لە کۆنگرێسا هەیە دوێن لە پەرلەمانی ئەوروپا هەبوو و ئێمە لە ماوەی سێ هەفتەی ڕابردووە کە هێرشی سوپای سووریا بۆ سەر ناوچە کوردەکان ڕۆژاوای کوردستان هەبوو جۆر لە جۆرەکان پشتیوانی دەوڵەتیمان بینی بەتایبەت لەلایەن لۆبیە جیاوازەکان پەرلەمانتارە جیاوازەکان کۆنگرێسمان جیاوازەکان ئەم پشتیوانی بۆ کورد لە ڕووی نێودەوڵەتیەوە کاریگەری لەسەر داهاتوویەکی باشتر بۆ کورد دەبێت Beli hetman beguman ew kegman doxazim bal bikşirim tiştek zor seyr peymana ev reketina navbera hesede o hükümeti demkiye Suri encamı zahtin kongresiye zor haftaki peştur hali reketin murof bine bir zor xaraptır bu bokurda digo me ev peşniyar vekeşaku hesede yani hesede vek hezeki yekane tevle integre bebe Süpayı Suriye bebe yani zor xaraptır bu balam belki encami zahtu fişara Kongres Ameriki raya geçti Ameriki ev reketin cara getir Gorankari ile çekir Gorankari yani ziyada hasaret kurdat kemkir tozak kemtirkir yani gerçi bu persi bomen revaya yani ne revaya zor ne revaya yani zor başka bes dikkatim kutayı benim yani devletin cihane bu berjibendit kardıkın balam raya geçti parlamenta Kongres Ameriki yani Amerika revşek zor seyir heye kes ne vere kısa bike beraber Serok Trump kes ne vere balam Kongres Ameriki helvest nişandı da bu parastını kurda ev rasteras dışı siyasete Trump'e ne bejin Trump tuhşaşi haleti iştipai balam kriyar mesaj bu Trump kum emek kurda kenyan nahili hemen şirk Avrupacı, parlamenten Avrupi, devlet nalim, parlamenten Avrupi, raya geçtiği Avrupi, cihan, Kanada, yani hemi bu kurda. Balan pırskerekçiye, Kurt NATO'nun fayda bakın, suda vergirin. Çünkü kadroya kurda diplomatik niye? Dematu, desketinen lekada şer, NATO'nun peki kazanç vergiriniz, kazancın mayinde siyasi diplomatik, revşata dijvar ve Kurt, zahmetiye kurda ve taybedici Kurd Rojava, Evkaz dünya alem bu ilham bu dünya alem naveki baş balam jiber kadroya diplomatik niye ki ev sempati heyi bizivrin kongres ev danıştını doyni yani zor kongres tusadekin balam tu tedigi ku zanin avan agahi avan pezani avan zor kemen ser Rojava bu
جبر کو پیوست تو لگل وقت سر کی تم آگاهی درست. وان بدی تو با وان دلی چی دی چی نابه بلام اب نیه یعنی پشتری هیه و حتی نکاش بوی زور yarmatı da یک kurda بس potansiyel که زور مزین بله. هیه هم بو روجاوا و هم هرم کردستان هیه و هم گشتی کردا زۆر سپاس کاک ڕۆبین ڕەشوان لە ئەمریکا لەگەڵمان بووی کاک ئەحمەد زۆر بە کورتی کاتی بەرنامەکە خەریکە کۆتاییەت تۆزە کێشەی تەکنیکی دروست بوو بۆیە نەمانتوانی زۆرەوە بکەین سەرنجێکی کۆتاییت بزانم دەرفەت و ئاڵنگاری بەردەم کورد لەگەڵ تورکیاچی چۆن ئەیخوێنیتەوە دەرفەتێکی گەورە لە بەردەمی کووردا کە هەبێ ئەم پرۆسی ئاشتیەیە کورد دەتوانێت لە باکووری کوردستان ئەم دەرفەتە بقۆزێتەوە یەک پرۆسی ئاشتی بە جۆرێک لە بەرژەوەندی خۆی بەکاربهێنێ هەنگاوی چەکداری و سەربازی نەنێ هەنگاوێک نەنێت ببێتە بەهانە و بیان و بەدەست ئەنقەرەوە بۆ تێکدان و با بڵێن قڵبکردنەوەی مێزەکە لەلایەن ئەردۆگانەوە ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە ئەتوانم بڵێم لە ئەم دۆخەی ڕۆژ ئاوای کوردستانە پەکەکە توانی ئەم قۆناغا یا با بڵێن ئەم ڕاگوزەرە ئەم قۆناغا تێبپەڕێنێ بە باشی و هیچ نەهەنگاوێکی نا لە ڕووی چەکداریەوە تەداخل بکات و لە ڕووی ڕاگەیەنرا و لێدوانی بەرپرسانی پەکەیکەیشەوە شتێک نەوەنراوەکە تورکیا بیکا بە بەهانە بۆ کشانەوە شکۆ قسەی جەنابکە لە ناو بەرنمەکەی و پرسیارەوە کەوت تورکیا ڕەنگە بکشێتەوە لە پرۆسی ئاشتی و بڵێەوە سووریا کۆتایات و هەرچەنە ئەمە مەحاڵە و لە بەرژەوەندی تورکیا خۆی نییە بەڵام ئەکرێ ئەمەش وەکو ئەگەرێک احتیاتێدا بنرێ ئەمە نەکرێتە دەست چکە تەرەفێکی زۆر هەیە لە ناو تورکیا کە دژی پرۆسی ئاشتیەوەمان بەتەکیید ئەمە یەک دوو ئەو دۆخی لە ڕۆژاوای کوردستان هاتۆتەکایەوە جۆرێک لە ئەتوانین بڵین ئۆتۆنۆمی وردە وردە وەکو دیفاکتۆ یەک چۆن لەنەوە یەکە هەرێمی کوردستان وەکو دیفاکتۆ بوو بە هەرێم بەڵام لە 2023 لە چوارچەوەی دەستوراجی گیرکرا کە من تەسەورەکەم ئەوەی لە ڕۆژاوای کوردستانە هاتۆتەکایەوە لەو بەیانی ئەحمەد شەرع و لەم ڕێکەوتنی کۆتاییەوە بە بەڕاستی هەنگاوێکە کە خەریکە باکووری کوردستان تێپەڕێنێ لە ڕووی ئازادی و سربەستی و پێدانی مافی کورد ئەم دوانە ئەتوانێت خەڵکی باکووری کوردستان سیاسەکان نوێنەرانی کورد لە باکووری کوردستان ئەمە بەکاربهێنن دەرفەتێکی گرنگە زائیدەن دۆخی قوبروس کە ئێستا دۆخێکی زۆر ئاڵۆزە دوورگەی قوبروس لە نێوان تورکیا یۆنان ئیسرائیلە کورد دەتوانێت سوودی لەوەربگری ئەکرێ لە بەرنمەیەکە بە تایبەت قسەی لەسەر بکەین کورد دەتوانێت لە مەسلحەتی خۆی لە بەرژەوەندی خۆی سوودی لەوەربگرێت لە بەرەوەی دوورگەی قوبروس بە جۆرێ لە جۆرەکان لەلایەن تورکەکانەوە نانوراوە فەڵەستینێکی دیکە یا کوردستانێکی دیکە لە دەریای ناوەڕاستە زۆر سپاس کاک ئەحمەد سپاس بینرانی بەڕێز سپاس بۆ بەڕێستان کە تا ئێستا لەگەڵمان بوون بە هیوای ئایندێکی باش بۆ کورد دۆخێکی باشتر بۆ کوردستان هەموو پێکەوە دوعاخوانین کە ئیشەڵا ئایندەی کورد لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە ئایندەیەکی ئارامتر و پڕ لە ئاشتی بێت خی گەورە یار و یاوەرتان بێت